خۆشەویستانم سڵاوتان لەبێ خۆشحاڵم لە بەهێزترین ڕوبەڕووبوونەوەی زانستی نێوان زانکۆکانی هەرێمی کوردستان بەوەی خۆشەویست دەگەم. بەڕێزان لە ئەستێرەکانی زانکۆ هەر بەرنامەیە و دوو زانکۆ ڕوبەڕوو یەک دەبنەوە. ئەمڕۆ دوو زانکۆی خۆشەویست لێرەن، ئەوانیش یەکەمیان زانکۆی سۆران ئەحمەد ڕەشید تەمەن 23 ساڵ، قوتابی قۆناغی چوارەمی بەشی زمانی ئینگلیزی، ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە پێشکەشکارێکی سەرکەوتوو. ئەڤید حاجی تەمەن 19 ساڵ، قوتابی قۆناغی دووەمی بەشی زانستی گشتی، ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە ئەندازیارێکی سەرکەوتوو. زێبار عەزیز تەمەن 27 ساڵ، قوتابی قۆناغی دووەمی بەشی پەیوەندیە نێودەوڵەتیەکان، ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە دیبلۆماتکار. ژێهات کاوە تەمەن 22 ساڵ، قوتابی قۆناغی سێمی بەشی ئەندازیاری نەوت، ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا لە بوارەکەی خۆیدا سەرکەوتوو بێت. نوێنەری زانکۆی سۆرانم بۆیە دەبێ بیبینەوە و دەشی بینەوە. ئینشاءڵڵا سەر دەکەین. لە پێناو سەرکەوتنەوە هاتووی. دڵنیام دێ سەرکەوی. ئێمە قوتابیەکانی خۆمان لە زانکۆی سۆران زۆر بە باشی ئامادە کردووە. دڵنیام هەرچۆن زانکۆکەمان یەکەم زانکۆی لەسەر ئاستی کوردستان، بۆ جۆرەش باوەڕم بە قوتابیەکانی خۆمانەیە کەوا یەکەم دەبن لەم پرۆگرامەیە. زانکۆی دووەم زانکۆی گەرمیان. شەهران سەلاح تەمەن 23 ساڵ، قوتابی قۆناغی چوارەمی بەشی زانستە کۆمەڵایەتیەکان، ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە مامۆستای زانکۆ. نور کەریم تەمەن 20 ساڵ، قوتابی قۆناغی سێمی بەشی کیمیا، ئارەزووی ئەوەی لە داهاتوودا دکتۆرا بەدەستبێنێت لە بوارەکەی خۆیدا. زانا عەبدوڵڵا تەمەن 19 ساڵ، قوتابی قۆناغی دووەمی بەشی زانستی کۆمپیوتەر، ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە پرۆگرامەر. محەممەد عەبدوڵڵا تەمەن 23 ساڵ، قوتابی قۆناغی چوارەمی بەشی زمانی ئینگلیزی، ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە پرۆفیسۆر. بۆ سەرکەوتن هاتوونەوە دڵنیام سەرشەکەوی. ئەمڕۆژ هاتوون بۆ ئەوەی کە پرۆگرامەکە ببمەوە. هیچ مەجای تێدا نیە براون. بە هیوای سەرکەوتن بۆ خۆمان. قوتابیەکانە بۆ ماوەی 2 مانگە بەس ئامادە کردووە، ئینشاڵڵا بە ئومیدی خوا دەیبینەوە و سەرکەوتوی نەبین. خۆشەویستان دووبارە سڵاو و ئەستێرەکانی زانکۆ دەست پێ دەکە. ئامادەن؟ پرسیارەکە دەڵێ کام کەسایەتی کورد یەکەم ڕۆژنامەی کوردی بە ناوی کوردستان لە ساڵی 1980 لە قاهیرە چاپ کرد؟ زانکۆی گەرمیان مدحت بەدرخان. زۆر ڕاستە. زانکۆی گەرمیان ئێستا ئێوە مافیەوەتان هەیە لە کاتەگۆریەکانی یەکەم کاتەگۆری هەڵبژێرن. کیمیا. کیمیا. وەک گوتم لە کیمیا ئەی و بی هەیە، کامیان هەڵبژێرن؟ ئەمەیان شانسە. نور بی. بی. گازی ناکارە لەو گازانن کە بەرگی دەرەوەیان تێرە لە ئەلکترۆن، کام لەم بژاردانەی خوارە و لەو گازانە نییە؟ ئەی هیلیۆم، بی فریۆن، سی زینۆن، دی کریپتۆن. سی شرکەتان هەیە؟ هلیۆم. هیلیۆم ئەی هیلیۆم. بەڵ. کاتان ماوە ئەتوانن بیرکەنەوە. هەموو جارێکیش کە وتان بڵێن ئەی هیلیۆم یاخود بی فریۆن هەمووی بڵێن. ئۆکەی دواوەڵام؟ هلیۆم. ئەی هیلیۆم. ئۆکەی با بزانین وەڵامە ڕاستەکە کامەیە. بەداخەوە بی فریۆن وەڵامە ڕاستەکەی نەتانتوانی دەخاڵ بەدەست بێنن. زانکۆی سۆران. جوگرافیا. جوگرافیا. بەڵێ. لە جوگرافیاش ئەی هەیە و بی هەیە؟ باشنایم بی ئەی. ئەی. کام لەمانەی خوارەوە لە سەرەتای سەدەی 20 وەک سەرچاوەیەکی وزەی گەرمایی باش بەکاردێت؟ ئەی مس، بی نەوت،
سی ئاسن دی خەڵوزی بەردین سی چرکەتان هەیە کامێ أنا بنا نفتو خلوزي برد لە سەدەی بیستەوە سەرچاوەی زەی گەرمایی باش بەکارهات بەکارهات لسه بيستو لە چێ خەڵوزی بەردەن دا کەیف خۆت خلوزي چ دەڵێ خەڵوزی بەردین خەڵوزی خەڵوزی بەردین. بەردین دی خەڵوزی بەردین باشە ئێستا با بزانین وەڵامە ڕاستەکە کامەیە بەداخەوە هەڵەیە وەڵامە ڕاستەکە نەوت زانکۆی گەرمیان چی هەڵەبژێرن جغرافیا جوگرافیا لە جوگرافیا تەنها بی ماوە کەواتە بی بەڵ کام یەک لەم پاڵاوگە نەوتیانە دەکەوێتە پارێزگای دهۆک ئەی چەمەبۆر بی عین زالە سی تافکێ دی نەفتخانە سی سی تافگە سی تافکێ بەڵ هەز ناکەن تۆزێ خێرا ئەکەن ئەجەلە ئەکەن چەمە بۆر و ئەوانە خۆیان دڵێن لە پرسیارەکە دڵیان وەکو پرسیارگەی پێشوش دڵیان ناوەوانەوە ئەمان ئۆکەی، دڵێن کەواتە دواوەڵام سی تاف کێ بەڵ باشە ئێستا با بزانین وەڵامە ڕاستەکە کامەیە زۆر ڕاستە و زانکۆی گەرمیان بوون بە خاوەنی دەخاڵ زانکۆی سۆران هەوڵ بن ئێوەش دەخاڵ بەدەست بێنن کاتەگۆریەک هەڵبژێرن با مێژوبی مێژوو مێژوو ئەیان بی. ئەی هەیە و بی هەیە با ئەیبی ئەی لە ساڵی چەند سوڵتان محەممەدی فاتح شاری قوستەنتینیەی گرت ئەی 1443 بی 1425 سی 1453 دی 1390 سی چرکەتان هەیە وڵای نزانم سلوسێ نه چەندە سلوسە پێ باشە قوستانتینیا ئیستانبول یەکەم ئەو لە یەکەم پەڕێنە مێژوێ دێ بەس نەچلوسێ ئەڵێ سیە نزانم نەچلوسێ نەبیست پێ 400 بە سارە سلوسەیەکەی دانیان ئاگاتان لە کات بێ بەڵێ وەڵامێکم بەنێ زوو 1443 1443 کەواتە ئەی بزانین وەڵامەکە ڕاستە وەڵامی ڕاست 1453 سانکۆی گەرمیان چیتان هەڵبژاردووە مێژوو 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 تەنها بی هەیە کەواتە بی فەرماندەی ڕاپەڕینی ئارارات کێ بوو کە دواتر لە ساڵی 1927دا کۆماری ئاراراتی ڕاگەیاند ئەی سمکۆی شکاک بی سەید ڕەزا سی ئەمیرخانی لە بزێڕین دی ئیحسان نوری پاشا نوری پاشای ئەمیرخان نییە کات بکوژن نەوەڵا کات بکڕ بەس ترسیان بۆ سترسیان بۆ فێنە کات بکوژن سی چرکەتان هەیە ئێستا خەریکە ئەبێ بە 18 چرکە تاوات وانەوە بێرن دڵیان بوێنە کوتایی دی دی ئەحسان نوری پاشا دی ئیحسان نوری پاشا باشە ئێستا با بزانین وەڵامە ڕاستەکە کامەیە زۆر ڕاستە
زانکۆی گەرمیان بوون بە خاوەنی 20 خاڵ. زانکۆی سۆران هەوڵ بن کاتەگۆریەک هەڵبژێرن. تەکنۆلۆژیا تەکنۆلۆژیا تەکنەلۆژیا تەکنەلۆژیا. ئەی و بی هەیە؟ بی بی. کام لەمانەی خوارەوە نمونەیەکە لە ئۆپەرەیتینگ سیستم؟ ئەی فایرفۆکس، نۆتس پاد، ئەڤیرا، لینوکس. دی لینوکس زۆر دڵنیان؟ زۆر دڵنیام. زۆر دڵنیای. ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستە. وەڵامەکەتان ڕاست بوو وە زانکۆی سۆران بوون بە خاوەنی 10 خاڵ. زانکۆی گەرمیان هاتینەوە لاتان. تەکنەلۆژیا تەکنەلۆژیا. محەممەد حەزی لە تەکنەلۆژیایە. تەنها ئەی ماوە 1 بایت پێک دێت لە چەند بیت؟ ئەی 16، بی 8، سی 4، دی 2. سەدان تاخیرکەن بايتي هەشت بدە کۆتا وەڵام بايتي هەشت بدە بی کەواتە بی 8. ئۆکەی ئێستا بزانین وەڵامەکەت ڕاستە یان هەڵێ. زۆر ڕاستە زانکۆی گەرمیان بەزانینی ئەم وەڵامەش توانیتان 10 خاڵ بەدەست بێن و کۆی خاڵەکانتان 30 خاڵ. زانکۆی سۆران وەرزش وەرزش وەرزش. ئەی و بی هەیە؟ بیدان بی بی. کام وڵات بەدامەزرێنەری یاری تێنسی سەرزەوی ناوی دێت؟ ئەی بەریتانیا، بی ئەمریکا، سی ئیتالیا، دی فەرەنسا. سی چرکەتان هەیە؟ ئەمریکا ویلیام هارتفیڵد ئەمریکا ئەوە مسرا بوو دامەزرێنەری سەرزەوین وڵێ خۆتان ئەمریکا کەیف خۆتان. ئەمریکا والله وابزانم. ئەمریکا. ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستە. بەداخەوە وەڵامەکەتان هەڵە بوو. فەرەنسا وەڵامی ڕاستە. نەتانتوانی ئەو 10 خاڵەش بەدەست بێنن. زانکۆی گەرمیان وە زانکۆی سۆران هەردووکتان هەوڵمان بە وردی کاتەگۆریەکە هەڵبژێرن و پەلەمەکەن لە وەڵامدانەوە. ئەدەبیات هەڵبژێرم. زانکۆی گەرمیان چی هەڵبژێرێ؟ ئەدەبیات ئەدەبیات. ئەدەبیات. ئەی و بی هەیە؟ بی بی. ئەم وتەیە هی کام نووسەری بەناوبانگە؟ هەمیشە لە مۆسیقا دەترسام چونکە نەمدەزانی کە دەیەوێت بۆ چ دنیایەکم ببات. ئەی دۆستۆفسکی، بی کافکا، سی مارکێز، دی شێکسپیر. سی چرکەتان هەیە؟ دۆستۆڤسکی ڕۆمانوسە. تو کافکا ڕەشبینە دژمنی موزیک و شت بووە. مارکێز نە مارکێز نووسەرە نووسەر ڕۆمانوسە. شکسپیر این نێبا مارکێز هەڵبژێری. کافکا ئاگاتان لە کات بێ زوو وەڵامێکم بنێ؟ وەڵام مارکێز مارکێز مارکێز.
با بزانین وەڵامەکەتان ڕاستە. هەڵەیە وەڵامە ڕاستەکە کافکە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی سۆران ئەدەبیات هەڵبژێرین چی هەڵدەبژێرن؟ كيف اخذ سيني ورزش باش ما ورزش تاعك يعني أكثر لدوان لدوان بۆتم نەبینێتەوە خۆت تاعك ورزش ورزش وەرزش لە وەرزش تەنها ئەیماوە کەواتە ئەی. ریال بێتس چەند جار خولی پلەیەکی ئیسپانیای بەدەست هێناوە؟ ئەی یەک جار، بی دوو جار، سی سێ جار، دی بەدەستی نەهێناوە. سی چرکەتان هەیە؟ دەستی نینەوە I have no clue ايش هي ها؟ هي امنا عندي بس لاينين سزار بس نینە والله تاكد ايش نبغى كو الله لیزاری يبارك نینە بس تدلي لما دستينا أمن زانياري مني دەست نینەوە والله ما بس لو انا بدست زوو وەڵامێکم منێ کاتان خەریکە نامێنێ. بدستينا هنا شش زوو دی دی بەدەستی نەهێناوە. ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستە. تەنها یەک جار بەدەستی هێناوە وەڵامەکەتان هەڵە بوو. زانکۆی گەرمیان بایۆلۆژی بایۆلۆژی. لە بایۆلۆژی ئەی و بی هەیە؟ بي بی. هەبوونی کام لەم پێکهاتانەی خوارەوە ڕووەکەکان لە ئاژەڵ جیا دەکاتەوە؟ ئەی نیشاستە، بی چەوری، سی سلیلۆز، دی پرۆتین. سی چرکەتان هەیە؟ نشاستنية تشاورينية بروتينية سليلوزا سطلاسة سليلوزا نور سريع سليلوزا تو بس بوسي يكشف ما قد دقق ئاگاتان لە کات بێ زوو وەڵامێکم منێ؟ سيزو وەڵام سي سی سلیلۆز. ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستە یا هەڵێ. زۆر ڕاستە زانکۆی گەرمیان دەخاڵی تری بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان چل خاڵ. زانکۆی سۆران چیتان هەڵبژاردووە؟ ئەدەبیات تا ئەدەبیات ادبيات ئەدەبیات. ئەدەبیات تەنها ئەیماوە کەواتە ئەی. ڕۆمانی مایە بەرهەمی کام لەم نووسەرانەیە؟ ئەی یۆستاین گاردەر، بی تۆلستۆی، سی ماریا داریۆسک، دی کافکا. سی چرکەتان هەیە؟ زانياري وصلنا والله تولستوي ستاين جاردن أحمد لبيني ودوانا رومان زبر أخت أخو تعقب أنا مشكلة وناوي كافكا ما هي زانياري لسه کاتتان خەریکە نامێنێ وەڵامێکم دەوێت؟ تشتري هالجير زوو ماريا داريوس سي ماريا داريوس ماریا داریۆس سی. ئێستا بزانین وەڵامەکە ڕاستە یا هەڵێ. وەڵامی ڕاست یۆستاین گاردەر. زانکۆی گەرمیان بيولوجي بایۆلۆجی. تەنها ئەیماوە کەواتە ئەی. هیچ ناکەی وازیێت دەم. ژەهر ڕژێنی مار هاوتایە لەگەڵ؟
ئەندامی کارەبایی ماسیەکان، ئەندامی پێوەدانی تیشکە ماسیەکان، چەوری ڕژێنی مەمکدارەکان یاخود لیگڕژێنی بربڕەدارەکان. سی چرکەتان هەیە؟ جەماعەت سیش نییە تۆ یەک دەقام بینیە سی نییە یان بی قستی مەبەست پرسیارەکە چییە؟ ئاگاتان لە کات بێ چاوری ڕژێنی شەر دەردانە چاوری ڕژێن وەڵامێکم دەوێت ئاگاتان لە کات بێ بی بێڵژێت بی 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 ئەندامی پێوەدانی تیشکە ماسیەکان. ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستە یا هەڵێ. بەداخەوە وەڵامە ڕاستەکە لیکەڕژێنی بربڕەدارەکان. زانکۆی سۆران بیرکاری بچینە تەندروستی بچنە تەندروست بیکارینە کیمیا یاڵە یان لۆژیکی یان تەندروستی ئایا چی هەڵبژێری پێشال بژێرە تەندروستی تەندروستی ئەی و بی هەیە لە تەندروستی بی 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 کام لەم خواردنانەی خوارەوە بۆ نەخۆشی شێرپەنجە گونجاوە؟ ئەی خواردنە گازیەکان، بی شیرنەمەنیەکان، سی گۆشتی مریشک و ماسی، دی گۆشتی سوور. سی چرکەتان هەیە؟ ئەڵێ باشە باش گونجاوە نەک نەگونجاوە بەم گۆشتی ماسی لەگەڵ ماسی مریشک لەبەرەوە شیرەمەنی ئەوان هەموو نەخۆشیە دروست دەکەن باشە نەخۆشیە دروست سێرکە ئەو هەر گۆشتی سۆر سەرەتانە دروست ئەوەی دەکەن لەبیر لە تاکی خۆکەرەوە. زۆرێ بخۆی گۆشتی سۆر وەڵامێکم دەوێت زوو. ئەمە سیم پێ باشە چامە سی وەڵام سی سی گۆشتی مریشک و ماسی. ئێستا بزانین وەڵامەکە ڕاستە یا هەڵێ. زۆر ڕاستە و دە خاڵتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ. دەینەوە لای ئێوە زانکۆی گەرمیان کیمیا کیمیا کیمیا. لە کیمیا تەنها ئەی ماوە کەواتە ئەی. ئەی. پێکهاتەی سیلیلۆز بریتیە لە ژمارەیەکی زۆری یەکەکانی شەکر. ئەو شەکرە بریتیە لە گلوکۆز، سۆکرۆز، فاکتۆز، گالکتۆز. سی چرکەتان هەیە؟ گلوکۆزە من شەمشتی کێ دڵنیایە وڵای من خوێندمە گلوکۆزیە من دڵنیانیم بڵێم گلوکۆز گلوکۆز ئەی گلوکۆز ئەی گلوکۆز. ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستە یا هەڵێ. زۆر ڕاستە زانکۆی گەرمیان توانیتان 10 خاڵی تر بەدەست بێنن وە کۆی خاڵەکانتان 50 خاڵ. زانکۆی سۆران تەندروستی تەندروستی. زانین ئەو جارش لە تەندروستیە پێم وایە تەنها ئەی ماوە کەواتە ئەی. کام لەم نەخۆشیانە بە دایکی نەخۆشیەکان ناسراوە؟ ئەی پاڵەپەستۆی خوێن، بی شەکرە، سی چەوری خوێن، دی خەمۆکی. سی چرکەتان هەیە؟ خەمۆکی ناوێتە هۆی هەموو نەخۆشیەکان دایکی نەخۆشیەکان. نزان کامێ خەمۆکی نییە ئەحمەد وەرە وڵۆن و ئەوشتانش دەگری جا تو چ دەڵێ؟ ئەمن
بخۆم دەرێ ئەوەڕێ ئەمەش گوتم لەوێتی لە بەرەوەی گەورەترین ئەوێ لە خەمۆکی ئەنو زوو وەڵامێکم دەوێت بڵێ يلا دی خەمۆکی دی خەمۆکی بزانین وەڵام بغێتان هەڵەیە یاخود ڕاست بەداخەوە خەمۆکی وەڵامێکی هەڵەیە و وەڵامە ڕاستەکە شەکرە ئێستا زانکۆی گەرمیان بزانین چی هەڵەبژێرن شاران فیزیا 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 ئەی و بی هەیە ئەی ئەی تیشکی ڕووناکی لە ئەستێرەی ئالفا سنچری کە نزیکترین ئەستێرەیە لە ئێمەوە دوای خۆر چەند کاتی پێویستە تا دەگاتە سەر ڕووی زەوی ئەی 4.2 چرکە بی 42 خولەک سی 4.2 ساڵ دی 42 ساڵ سی چرکەتان هەیە دیانسی یان دیانسیە نا 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 هەتیە دیانسی یان دیە دیانسی یان دیە بەسە خۆی نا نا ئەستێرەی ئەلفا سنچری 4.2 ساڵ زۆرە بۆ تیشک زۆرە 42 ساڵ ئاگاتان لە کات بێ زوو وەڵامێکم بنێ سی وەڵام 4.2 سی 4.2 ساڵ بزانین وەڵامەکەتان ڕاستە دەستان خۆش زانکۆی گەرمیان توانیتان دەخاڵیتر بەدەستبێن و کۆی خاڵەکانتان 6 خاڵ بزانین چی ماوە چی هەڵدەبژێرن فيزياء البجير أقول أنا فيزياء یاڵە تا سەمادەم بڕیاردا فیزیا هەر بژێرم فیزیا فیزیا لە فیزیا تەنها بی ماوە کەواتە بی لە ڕۆژی باراناویدا پەڵەی چەوری سەر ئاو بە ڕەنگی جیاواز دەردەکەوێت هۆکاری فیزیایی ئەم دیاردەیە چییە؟ ئەی پەرشبوونی ڕووناکی بی بەیەکداچوونی ڕووناکی سی شکاندنەوەی ڕووناکی دی جەمسەرداربوونی ڕووناکی سی چرکەتان هەیە لەسەر شقامەکانی بینی ئاوە چەوری ئەنگۆ هەیە زەمات أرجوني روناكي ئەمیش بەرژبوونی ڕووناکی زوو وەڵامێکم بنێ کاتان خەریکە نامێنێ يك البجيرات هەڵبژێرە زوو بی بێکداچوونی ڕووناکی بی بەیەکداچوونی ڕووناکی بزانین وەڵامەکەتان ڕاستە ڕاستە ئەحمەد دەڵێ مەجای گۆڕین هەیە بەس نییە نەتان گۆڕی زانکۆی سۆران بوون بە خاوەنی 30 خاڵ زانکۆی گەرمیان لۆژیک بیرکاری هونەر هنر هونەر كاميان لە هونەر ئەی هەیە و بیش هەیە بي كاميان بی بي بی ئەردەشیری کامگار ژەنیاری کام لەم ئامێرانەیە ئەی سێتار بی سانتور سی دەف دی کەمانچە سی چرکەتان هەیە ئەردەشیری کامگار خێزانی کامگارەکان لاوزان سنتورە ئەو گۆرانەکە لە محسن چاوشیا ئەو سنتورەکە لێ نادا سنتورە ئەردەشیری کامگار کاکە دەف نییە کامکار ئیشی دەف نییە وەستە زوو وەڵامێک مێ بی زوو سنتور بی سنتور بابزانین ئەردەشیری کامگار چ ئامێرێک دەژەنێت
وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست کەمانچە. زانکۆی سۆران. هونەر. 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 لە هونەرە تەنها یەک پرسیار ماوە. خدای پرسیارەکە خۆش. هونەر ئەی. تەلاری ئایا سۆفیا لە ئیستانبول هونەری چ سەردەمێکە؟ ئەی ڕێنیسانس، بی بیزانس، سی سەرەتای مەسیحیەت، دی ڕۆمانسک یاخود ڕۆمانتیک. با بیبێت بیزانس. کەواتە ئەڵێن بیزانس. بزانین وەڵامەکەتان ڕاستە. زۆر ڕاستە زانکۆی سۆران خەریکە دەگەڕێنەوە و بوونە خاوەنی 40 خاڵ. زانکۆی گەرمیان لۆژیک بیرکاری. بیرکاری. ئەی یا بی؟ بی. بی. ئەگەر بازنەیەک و چوارگۆشەیەک هەمان چێوەیان هەبێت ئەوە ڕووبەرەکانیشیان یەکسانن. ڕووبەری بازنەکە گەورەترە. ڕووبەری چوارگۆشەکە گەورەترە. هیچ کام لەمانە ڕاست نییە. سی چرکەتان هەیە؟ ئەگەر بازنەیەک و چوارگۆشەیەک هەمان چێوەیان هەبێت. ئەمە چارگۆشەی ئەمە چارگۆشەی نیەمە؟ یان یەکسان چارگۆشە گەورەترە. بازناچی ناو چارگۆشە بازناچێت ناو چارگۆشە. بازناچی ناو چارگۆشە. وەڵامێکم دەوێت زوو کاتتان خەریکە نامێنێ. سی ئەی 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 ڕووبەرەکانیشیان یەکسانن. بزانین وەڵامە ڕاستەکە کامەیە. هەڵەیە وەڵامی ڕاست ڕووبەری بازنەکە گەورەتر ئەبێت لە چوارگۆشەکە. خاڵەکانتان 60 خاڵ وەک خۆی ماوەتەوە. زانکۆی سۆران. ئەحمەد بەبەختە. لۆژیکمان هەڵبژارد. لۆژیک ئەی و بی هەیە؟ بی. پەیوەندی نێوان شێر و دارستان وەک پەیوەندی نێوان کام لەمانەیە؟ ئەی سەرباز و بارەگا، بی پاس و تەرمیناڵ، سی کەشتی و بەندەر، دی فڕۆکە و ئاسمان. فڕۆکە و ئاسمان هەرمێت. پاس و تەرمیناڵ. ئەمن پێم باش سەرباز بارەگا سەرباز دەتوانێت لە بارەگاکەی بڕوە. بە شوێر هە لە دارستانی لە دارستانی نەتوانێت بستە دەرێت. ئاگاتان لە کات بێ یاڵە چ پێ شێر و دارستان. زوو وەڵامێکم بنێ. وەڵام دی فڕۆکە و ئاسمان. بزانین وەڵامە ڕاستەکە کامەیە؟ زۆر ڕاستە زانکۆی سۆران توانیتان بە وەڵامە 10 خاڵ بەدەست بێن و کۆی خاڵەکانتان 50 خاڵ. زانکۆی گەرمیان لۆجیک. کەواتە لۆژیک هەڵەبژێرن. کەواتە لۆژیک ئەی. پەیوەندی نێوان جل و دۆڵاب وەک پەیوەندی نێوان کام لەمانەیە؟ ئەی پێ و مافور، بی مەرەکەب و قەڵەم، سی ئەکتەر و سیناریۆ، دی بۆیاخ و پێڵاو. سی چرکەتان هەیە؟ نور وەڵامە داتۆ. ئەکتەری قەڵەمداری سێگە هاوڕێن مەکتەرە هاوڕێن سیناریۆ تۆ کاتێکە شتێک ئازرەکەی سیناریۆ
وەڵامێکم بنێ بۆیە وا قژی شەوێ وەڵام زوو خەریکە کاتتان نامێنێ سی ئەکتەر و سیناریۆ سی ئەکتەر و سیناریۆ بزانین وەڵامەکەتان ڕاستە بەداخە وەڵامەکەتان هەڵەیە مەرەکەب و قەڵەم جل لە ناو دۆڵابە مەرەکەبیش لە ناو قەڵەمە زانکۆی سۆران تەنها بیرکاری ماوە و تەنها یەک پرسیاریش ماوە زۆر وریان ئەمن لە بیرکاری باشی بیرکاری ئەی ماینەس 16 پلس 4 کەڕەت 6 دابەش 2 توان 2 یەکسانە بە چەند ئەی 16 بی 0 سی 20 دی 18 کەم 16 کەم 16 چاری لە بیست دەرێت 12 سی 20 سی 20 بزانین وەڵامە ڕاستەکە کامەیە زۆر ڕاستە زانکۆی سۆران خۆشەویستانم ئێستا ئەمانەیە بزانین کۆی خاڵەکانی هەردوو زانکۆ چەنە زانکۆی سۆران 60 خاڵ زانکۆی گەرمیان 60 خاڵ خۆشەویستانم تا بەرگەی ڕوبەڕووبوونەوەی تاکەسی دێینە وەلاتان ئەستێرەکانی زان مێژمان هەڵبژار چونکە ماوێکی زۆرێک دەبێت مێژوویەکان دەخوێنینەوە وەک ئامادەکاریەک بۆم بەرنامەیە بەشی جوگرافیامان هەڵبژار چکە لەگەڵ برادرانە کۆنتاکتمان بەس کە بەشی جوگرافیا بەسەرەتاوە دەست پێ بکەین بەڵام بەداخەوە نەماتوانانی وەڵامەکەی بدۆزینەوە ینی شۆڵامی ڕاست بدەینەوە لەبەر ئەوەی تەکنەلۆژیام هەڵبژار دەمزانی کە پاشخانەیەکی تەکنەلۆژیم هەیە بۆی لۆژیکمان هەڵبژار چونکە پێمانەوە بۆ پێویستی بە بیرکردنەوە و گوشینی عەقڵە بۆیە خۆشبەختانە وەڵامەکەمان ڕاست دەرچوو خۆشم شارەزایکی باشمێ لە جوگرافیا لە هەر 5 کشوەرەکەیە حەزیشم لێیەتی حەزشم لە جوگرافیە ئەمە وای کرد کە جوگرافیا هەڵبژێرم خۆشبەختانە وەڵامەکەمانش ڕاست بوو ئێمە لە کەتەگۆریەکە کیمیامان هەڵبژار چونکە کیمیامان زۆر بە باشی خوێندبوو بەڵام ئەو پرسیارەی کە پێماندرا ئەو پرسیارێکی چاوەڕوانکەم نەبوو دواتر ئێمە بەشی تەکنۆلۆژیامان هەڵبژار لە بەرەوەیکە لەو 4 کەسێکە بەشدار بووین خۆی لە بەشی ئایتی بوو بۆیە پێمان وا بۆ دەخاڵە بە مسۆگەرەکەین و توانیشمان دەخاڵەکە بەدەست بێنی لە پرسیاری لۆژیکە کە دەڵێ پەیوەندی نێوان جل و دۆڵاب چییە من یەقینم بوو کە دڵنیا بووم لەوەی کە جیاوازیەکەی لە نێوان قەڵەم و حبرە هەمان شتەیە بەڵام ئیتر خوێندکارەکان تر سوور بن لەسەرەوە مش نەمتوانی بە تاکلایەنە بڕیار بم بۆیە ئەوە کردمان ئەکتەر و سیناریۆ لە ئاخیرشەوە وەڵامەکە هەڵەوە مێژومان هەڵبژار چون دیار بوو کە زانکۆی بەرامبەرمان لە ئەدەبیاتە زیرەکەن نەک لە زانستیە خۆشەویستانم دووبارە سڵاو و قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەسی دەست پێ دەکات پێشتر ئەمەوێ پێتان ڕاگەیەنم کە زانکۆکان گۆڕانکاریان کردووە لە قوتابیەکانە لە بەشداربووەکانە بابزانین زانکۆی سۆران گۆڕانکاریەکانیان چی بووە گۆڕانکاریەکانی زانکۆی سۆران ئەحمەد ڕەشید پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ ئەلوەند محەممەد ئەلوەند محەممەد تەمەەن 21 ساڵ قوتابی خۆناغی چوارەمی بەشی بایۆلۆژی ئارەزووی ئەوەی لە دادوودا ببێتە لیدەر هەروەها ئەڤین حاجی پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ شەپۆل مستەفا شەپۆل مستەفا تەمەەن 23 ساڵ قوتابی خۆناغی چوارەمی بەشی زمانی کوردی ئارەزووی ئەوەیە لە دادوودا ببێتە نووسەر ئەڵوەند شەپۆل بەخێربێن بۆ پێشبڕکێکە خۆشەویستانم بە هەمان شێوە زانکۆی گەرمیانیش گۆڕانکاری کردووە بزانین گۆڕانکارەکانی زانکۆی گەرمیان چییە؟
گۆڕانکاریەکانی زانکۆی گەرمیان نور کەریم پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ پەری کەمال. پەری کەمال تەمەن 19 ساڵ، تابی خۆناغی دۆمی بەشی دەروون ناسی، ئارەزووی ئەوەیە لە دادوودا دکتۆرا بەدەست بێنێت لە بەشی کلینیک. هەروەها محەممەد عەبدوڵڵا پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ ئاسیا حوسێن. ئاسیا حوسێن تەمەن 20 ساڵ، تابی خۆناغی سێمی بەشی زمانی ئینگلیزی، ئارەزووی ئەوەی لە دادوودا دکتۆرا بەدەست بێنێت لە بوارەکەی خۆیدا. پەری و ئاسیا بەخێر بێن بۆ پێشبڕکێکە. خۆشەویستانم، هەمومان دەزانین قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەسی چۆنە. لە هەر زانکۆیەک بەشداربوو یەکێتە ئێرە، هەردوو بەشداربوو سێ پرسیاری لێ دەکەین، تەنها 10 چرکیان هەیە بۆ وەڵامی پرسیارەکە. ئەگەر ئەم لازانی ئەوە 5 خاڵ بەدەست دێنێ، ئەگەر نەیزانی ئۆتۆماتیکێشێتە تیمی بەرامبەر، ئەگەر ئەو زانی ئەو 5 خاڵ بەدەست دێنێ. بۆ هەردوو بەشدار بوو سێ پرسیار، هەر پرسیارەی 5 خاڵی لەسرە. پێشەوە ئەمەوێ بزانین خاڵەکانی زانکۆکان چەندە. زانکۆی سۆران 60 خاڵ، زانکۆی گەرمیان 60 خاڵ. زانکۆکان ئەوەتان لە بیر نەچێ، کات ماوە، پرسیار ماوە، خاڵ ماوە، تەرکیزکەن بیکەنەوە و خاڵ بەدەزێن بۆ زانکۆکاتان. دووبارە ئەمەوێت دەستخۆشی و بەخێراتنی هەردوو زانکۆکە بکەن و بە چەپڵێکی گەرم پێشوازی بکەین لە ئەڵوەند، لە زانکۆی سۆران و زانکۆی گەرمیان شەهرام. هەردوو لاتان بەخێر بێن. دەست بخەنە لای بۆتۆنەکە لەوێ لەم لاوە بۆستە تۆزێ وەک ئەڵوەند. ئامادە بن. وەکوتمان سێ پرسیار بۆ ئێوە هەیە. پرسیارەکان بریتین لە ئەخوێنی تۆ؟ ئەی خوێنمەوە کە تەواوم کرد ئینجا دەست بدەن بە بۆتۆنەکە. پرسیاری یەکەم: یەکێتی ئافرەتانی دیموکراتی کوردستان لە کۆماری مەهاباد لەلایەن چ خانمێکەوە دامەزرا؟ دە چرکەتان هەیە. کەستان نەتانتوانی 5 خاڵ بەدەستبێنن بۆ زانکۆتان. وەڵامی ڕاست مینە ئەحمەد حەسەن خێزانی، پێشەوا قازی محەممەد. پرسیاری دووەم بۆ ئێوە: کام کۆمەڵەی خوێن دەتوانرێت بۆ هەموو کۆمەڵە خوێنەکانی تر بگوازرێتەوە؟ زانکۆی گەرمیان. ئۆزایت. ئۆزایت. ئۆناقس. کۆمەڵی خوێنی چی؟ کۆمەڵی خوێنی ئۆزایت. ئۆزایت. کۆتا پرسیار بۆ ئێوە: سەرچاوی سەرەکی ئاوی ڕووباری نیل کام دەریاچەیە؟ دەریای ناوەڕاست. دەریای ناوڕاست. ئەڵوەند ئەیزانی تۆ؟ دەریای سپی. دەریای سپی. وت دەریاچیان دەریا. دەریاچە. دەریای سپی. دەریاچەی ڤیکتۆریا وەڵامە ڕاستەکەیە. سەرچاوەکەی. ئێوە ئەتوان بچنەوە شوێنی خۆتان. دەستخۆشیان. لە زانکۆی سۆران شەپۆل، لە زانکۆی گەرمیان پەری. هەردوولاتان بەخێر بن، ئامادە بن، دەست بخەنە سەر بۆتۆنەکان. سێ پرسیاریش باماشیەوە بۆ ئێوە. پرسیاری یەکەم دەڵێت: زۆرترین ڕێژەی شەکری ناو هەنگوین چ جۆرە شەکرێکە؟ گلوکۆز. زانکۆی گەرمیان دەڵێت گلوکۆز. هەڵەیە. شەپۆل تۆ دەزانی؟ نەخێر. وەڵامی ڕاست شەکری فروکتۆس. پرسیارێکی تر بۆ ئێوە:
کام هەسارە لە کۆمەڵەی خۆردا گەورەترین هەسارێ؟ مشتری. زانکۆی سۆران تۆڵێکی مشتری. من یەکەم جار مشتری. ئەوەی نەکرد. ئەوە باش بزڕی نەکرد. تۆ باش دەست نەناوە بە بۆتۆنەکە ئۆتۆماتیکە خۆ بەدەست من و تۆ نییە کۆمپیوتەرە زۆر ڕاستە پێنج خاڵە بەدەست هێنا پرسیاری سێم بۆ ئێوە یەکەمین هونەرمەندی گۆرانی بێژی ئافرەتی کورد کە گۆرانی لاوکی لەسەر قەوان تۆمار کرا کێ بوو؟ لەیلا فروهەر. لەیلا فروهەر. عیشەشان. عیشەشان. وەڵامی ڕاست مەریەم خان یەکەم ئافرەتی گۆرانی بێژوو. زۆر سپاس بۆ ئێوە ئەتوان بچنەوە شوێنەکانی خۆتان. لە زانکۆی سۆران زێبار لە زانکۆی گەرمیان زانا دیسان سێ پرسیار بۆ ئێوە هەیە هەر پرسیارەی پێنج خاڵی لەسەرە پرسیاری یەکەم لە فیسیۆلۆژیدا ئەو شتێک کە وەکو ئەدیپۆسایتس لە ناو خانەکانی لەشدا کۆ دەبێتەوە چی پێ دەڵێن؟ ئەدیپۆسایتس پرۆتین. چی؟ پرۆتین. پرۆتین. هەڵەیە زێبەر تۆ زانم نازانێت وەڵامە ڕاستەکە پێی دەوترێت چەوری پرسیاری دووەم بۆ ئێوە بچووکترین وڵاتی جیهان کام وڵاتە و لە چ کیشوەرێکە؟ ڤاتیکان. زانکۆی سۆران ڤاتیکان لە کیشوەری ئەوروپا. من دامنەی نەیەکرد نازانم دەستمیش نا پێ نەیکرد. ئیشەکە چۆن ئیش ناکە؟ نەیکرد. ئەو خۆی ئۆتۆماتیکیشیە کە یەکێکیان دەستی پیانە زووتر دەستم پێیاننا پێشەوە ئەو پێشتۆ دەستی بیاناوە کە ئەو ئیش ناکە ئەو ئیشی کەریش دەرەوەی تۆ ئیش ناکە تۆ زووتر دەستی بیانێ ئەوەی ئەو ئیش ناکە ئاوایە پێگەشت. کۆتا پرسیار بۆ ئێوە هێمای کیمیایی خۆی خۆراک چییە؟ NaCl. NaCl ڕاستە ئەتوان بچنەوە شوێنەکانی خۆتان زۆر سپاس. لە زانکۆی سۆران ژێهات لە زانکۆی گەرمیان ئاسیا بە هەمان شێوە سێ پرسیاریش بۆ ئێوە وەکوتم کێ زوو دەسی پیان نا بە بۆتۆنەکە بەرامبەرەکەی ئیتر ئیش ناکە لەبەر ئەوە هەوڵ بەن زوو دەست بێن بە بۆتۆنەکە. پرسیاری یەکەم بۆ ئێوە پایتەختی میرنشینی بادینان چ شارێک بوو؟ ئامێدی. زانکۆی سۆران دەڵێ ئامێدی. زۆر ڕاستە. پرسیاری دووەم خۆتان ئامادەکەن پێکهاتەی تێکەڵاوی ئۆمێگا 3 و ڤیتامین D3 کاریگەری لەسەر چارەسەری کام نەخۆشی هەیە؟ زانکۆی سۆران ئێسکە نەرمی. ئێسکە نەرمی. زانکۆی گەرمیان شەکرە. شەکرە. وەڵامی ڕاست نەخۆشیەکانی دڵ و دەمار. کۆتا پرسیار بۆ ئێوە وریا بن جوان لە پرسیارەکە تێبگەن دەست نزیکەرەوە لە بۆتۆنەکە دەڵێت باوکی ئاسۆ سێ کوڕی هەیە ناوی کوڕی یەکەم نەورۆزە
کوڕی دووەم گوڵان ناوی سێمیان چییە؟ ئاسۆ ئاسۆ پێمان وتن وەڵام مەدەنەوە زووتر وەڵام زانکۆی سۆران ئاسۆ ئاسۆ زانکۆی سۆران ئەڵێ ئاسۆ بڵا بەڵا ئەتۆ ئەم شتەوە شوێنی خۆتان زۆر سوپاستانەکەین خۆشەویستانم بزانین خاڵەکانی زانکۆی گەرمیان و زانکۆی سۆران چەندە زانکۆی گەرمیان 7 خاڵ زانکۆی سۆران 8 خاڵ بەڕێزان وەک بینیتان زانکۆی سۆران لە پێشە خاڵەکانی کەم بوو زانکۆی گەرمیان خاڵەکانی بەرز بوو بەڵام توانیان خاڵەکانی خۆیان بەرزکەنەوە وە زانکۆی گەرمیان من دڵنیام لە ساڵی داهاتوو کە بەشدارە بن بە گڕوتینێکی گەرمتر بەشدارە بن ورەتان نەڕوخێ و خۆشەویستانم تا بەرنامەیەکی تر ئێوەی خۆشەویست هەل لە شادیا بن هەل لە خۆشییا بن خواتان لەگەڵ بێگومان هەستێکی ناخۆشە کە بدۆڕێی بەڵام ئەمە پێشبڕکەیەکە کە سەرکەوتن و دۆڕین لێیە ڕاستەکەی دوای ئێمە کە دۆڕان زۆر ناخۆش بوو ڕۆژی 1000 پرسیارمان لەوە چی خوێند بێت 200 پرسیار مەسەلا خوێندومانە بەڵام کە تۆ بینی ئەو بە 10 خاڵ لە پێشتێ نەک بە 20 خاڵ بە 30 خاڵ بە جیاوازێکی زۆر ئەوە ناخۆشە ئەمە من هیچ مشکلەیەک نییە لێن ئیمە وە سەربەرزیاتی من و ئەکیدیش کە دانای من معنای ئەوە نییە کە سەرمان داوەزیە سەررجام ئەگە داوەزی ئینشاءالله محاولەکەی من ئەرا ئیجارەی تر سەرکەوتن باری من سنەتی پێشبڕکێ وایە ئەبەیتەوە یا ئەدۆڕێ بۆیە ئەبێ هەرکەیت قبول بێ ئێمە پڕ بەدڵ و پیرۆزبای لە زانکۆی بەرامبەرەکەین ڕاستە ئەمڕۆ من نەمانتوانی سەرکەوین بۆ قۆناغی داهاتوو بەڵام ئومێد دەکەم لە ساڵانی داهاتووە لەگەڵ ئەم بەرنامەیە بتوانین ئێمە هەوڵی باشتر بدەین بۆ ئەوەی بەزار بین لە بەرنامەکە بە گوڕوتنی تاڵترەوە بەڕاستی ئەم سەرکەوتنە زۆر دڵخۆشیکردنی وریەکی زۆر زۆر بەرزی پێداین هەستێکی زۆر خۆشحاڵیشم هەیە چونکە زانکۆی سۆران توانی سەر بکەوێت و بڕواتە ستێپێکی تر ئینشاڵڵا لە ستێپەکەی داهاتوودا بتوانین بەم شێوەیە بەم جۆش فڕۆشەوە بەردەوام بین ئێمە بردمانەوە زۆر دڵخۆشین بۆ بردنەوەیە بەم سەرکەوتنە هەستێکی زۆر خۆشمان هەیە ئەمە وا دەکات کە ئێمە لە قۆناغەکانی داهاتوو باشتر خۆمانەوە دەکەین و بۆی سەرکەوتنی زیاتر بەدەست بهێنین ئێمە باوەڕمان بە قوتابیەکانی خۆمانەیە هەرچۆن زانکۆیەکی یەکەمین و بڕوامانەیە متمانەمانەیە قوتابیەکانمان یەکەمە بین و بە جاری داهاتوو بە دڵنیا و بە باشترین شێوە خۆمان ئامادەکەین و هیوای سەرکەوتنیان بۆ خوازین.